دوا بەدوای کۆبوونەوەی پارێزگاری بانکی ناوەندی عراق و وەزارەتی گەنجینەی ئەمریکا بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلار گۆڕانکاریەکی بەخۆوە بینی. بەڵام هەر ئەمڕۆ دووبارە بینیمانەوە بەهای دینار لە بەرامبەر دۆلاردا دیسانەوە دابەزی بە چەند هزار دینارێک. دیارە کاریگەریەکانی دابەزینی بەهای دینار لە سەر تەواوی کردە ئابوووریەکان و دارایەکانی عراق ڕەنگی داوەتەوە. کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردو بە شێوەیەکی بەرچاو. یعنی شاوەڕێ دەکرێت کە ئەم ڕەوشە بەم شێوەیە نەمێنێتەوە، بەڵام چی لێ دێت ڕوون نییە. لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەبەز نەوزات کا بەڕێزیان مامۆستای زانکۆن و پرۆفیسۆری یادێ دەرن، ڕاستەخۆ لە هەولێر ڕۆمیانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. چاوەڕێی چی لەم ڕەوشە دەکرێت لە کاتێکا کە بینیمان پارێزگاری بانکی ناوەندی عراق لەگەڵ ئەمریکادا بەرپرسانی باڵای وەزارەتی گەنجینەی ئەمریکایە کۆبۆ گۆڕانکاریێکی کەم هاتە ئاراوە. هەنگاوی دواتر قۆناغی دواتر بۆم ڕۆژەی عراق چی دەبێت؟ لە ڕاستیدا ئەو کۆبوونەوەی کە لە نێوان وەفدی عراقی وەفدی ئەمریکی لە تورکیا ئەنجامدرا دیار بوو ئەنجامەکانی زۆر ئەرێنی بوون. ئەوەش وای کرد کە ڕاستەوخۆ دوای ڕاگەاندنی بانکی ناوەندی عراق بەهای دینار جارێکی تر بەرز بێتەوە و بەهای دۆلار بە پێچەوانەوە دابەزێت. پێشترش چەند جارێک ئاماژەم بەوە کرد بوو کەەوە ئەم دۆخەی کە هەیە بارودۆخێکی سیاسی نەوەکو ئابووری، واتە هۆکارەکانی ئەو هۆکارانەی کە بوونێتە هۆی دابەزینی بەهای دینار هۆکاری سیاسین، تەواو سیاسیە، هیچ لێکدانەوەیکی ئابووری هەڵ ناگرێ، بەڵام دەرهاویشتەکانی ئابووریە، واتە ئەو دەرهاویشتانە ئەو دەرەنجامانەی کە بەخۆی ئەم ڕۆژەوە دروست دەبێت دەرەنجامی ئابووری و کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر هەموو کەرتەکانی بازرگانی و وەبەرهێنان لە بازاردا و گۆڕانکاری تەواوی لە بازاردا دروست کردووە لە تەواوی عراقدا. من پێم وایە ئەوەی کە ڕووی داوە یاخود ئەوەی کە دوێنێکە ئەو هەواڵانەی کە بیسمان هەواڵی باشتر دەبیسین، هەواڵی خۆشتر دەبیسین دوای ئەوەی کە شاندی عراقی سەردانی ئەمریکا دەکات و لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا و لەگەڵ بانکی فیدراڵی ئەمریکا کۆ دەبنەوە. پێم وایە دەرەنجامەکان پۆزیتیڤ دەبێت و هەواڵی زۆر باشی تێدا دەبێت بۆ ینی چاوەڕێ دەکرێت هەواڵەکان چی بێت بە شێوەیەکی کاتێم چارە سەرانە دەبن یان دەبێتە شێوەیەکی هەمیشەی کوڕابردوو. خۆی ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ڕوویدا لەمە ئەم چەند هەفتەی ڕابردوو ئەمانە ینی کەڵەکەبووی کێشەی چەندین ساڵە کە لە عراقدا ئەمریکا لەبەرەوەی کە خۆی بە بەرپرسزانیوە لە بەرامبەر عراقدا لە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووریەوە، بۆیە هەنگاوی دژی عراق نەناوە لە ڕووی ئابووریە بەتابەتی لە ڕووی ئابووریەوە. بەڵام کاتێک کە عراق دێت دوای چەند ساڵێک هەمان هەڵەی خۆی دووبارە دەکاتەوە و گوێ بە سزاکانی ئەمریکا یاخود ئەو گەماڕۆی کە ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی خستوەتیانە سەر ئێران گوێ بەم گەماڕۆیانە نادات و ئەم گەماڕۆیانە دەشکێنێت وەکو یەک وڵات تەعامل لەگەڵ ئێرانە دەکات. بۆیە ئەمریکا کاردانەوەی دەبێت ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا کە چاوەڕوان دەکرێت ڕێکەوتنەکە ئەنجام بدرێت و ڕێکەوتنێکی پۆزیتیڤانەش بێ بۆ خەڵکی عراق، پێم وایە کاتی دەبێت حکومەتی عراق بە جددی بیر لەم بابەتە بکاتەوە، بە جددی هەنگاوی کردداری بنێ، هەنگاوەکانش نابێت کاتی بێ. بۆیە پێم وایە مودەی زەمەنی دەبێت ئەو ڕێکەوتنی کە دەکرێت و ئەگەر عراق پابند نەبێت جارێکی تر بارودۆخی ئابووری عراق تێک دەچێتەوە، بەڵام ئەم جاریان زۆر خراپتر. بۆ ئەمە دەوەستێتە سەر سیاسەکانی عراق چەندە گرنگی بە هاوڵاتیانی خۆیان دەدەن، چەندە هاوڵاتی عراقی گرنگە و چەندە سەروەری عراقی لەژێر دەسەڵاتی ئەوەندەیە. لەژێر کۆنترۆڵی حکوومەتی عراقیدا ماوەتەوە. خۆی ڕەوشی ئەگەرێمە تەماشا ڕەوشی سیاسی و ڕەوشی ئابووری بکەین لە عراقدا لەژێر کۆنترۆڵی عراقدا نییە، بەڵکو لەژێر کۆنترۆڵی ئەو ئەکستەرنال فاکتەرانە یاخود ئەو فاکتەرە دەرەچیانەی کە هەیە. عراق ئابووری لە ڕووی ئابووریە وەکو داهاتێکی باشی هەیە بەوەی ئەو بەرزبوونەوەی نرخینەوە و لە ڕووی یەدەگی دۆلار و لە ڕووی یەدەگی زێرەوە یەکێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکانی ناوچەکە وە دەتوانین بڵێن یەکێکە لە وڵاتانەی کە زۆرترین گەشەی ئابووری هەبووە لە ماوەی ساڵی ڕابردوو. یعنی عراق یەکێکە لە تۆپ 10 ئەو وڵاتانەی کەوا زۆرترین گەشەی ئابووریان هەبووە، بەڵام ئەمە بۆکو حکوومەتی عراقی. بەڵام کاتێک کە دێتە سەر هاوڵاتی عراقی بە پێچەوانەکەیەوە ڕاستە، ینی ڕێژەی هەژاری ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت چکە تاک داهاتەکەی لەدەست دەدا. یعنی ئەگەر ئێستێمە ئەگەر کارمەندێکی حکوومەتی عراقی وەربگرین بە نمونە کە تازە تەعین بوو بەدا مەزرابێ، ئەگەر موچەکەی 500,000 بخوانی دوو منداڵ بێ ڕاستە و خۆ ئەمە هەژارە
واتە حکومت خۆی پرۆسی هەژاری کارمەندەکانی حکومت خۆی دەبنە هەژار بۆیە ئەوانەی کە بێ ئیش دەمینێنەوە لە دەرەوە ئەمانەش دیسان هەژار هەژمار دەکرێن بۆیە بارودۆخەکە بۆ هاوڵاتی عراقی زۆر خراپە بەڵام بۆ حکومەتی عراقی زۆر باشە بەڵام دیسانەکەەوە لەژێر کۆنتترۆلی حکومەتی عراقی دانیە ئەوەی کە تەلاعوب بە بارودۆخی سیاسی و ئابووری عراق دەکە وڵاتانی ناوچەکە وڵاتانی ئەقلیمین بە تایبەتی ئێران لەلایەک و ئەمریکا لەلایەکی ترەوە کە ئەمانە دیارە ئەجندای دژ بە یەکشیان هەیە ینی عراق خەڵکی عراق لەم نێوەندەدا دەبێتە قوربانی و بەشێ لە سیاسەکانی عراق لەگەڵ ئەجندای ئێرانیدان و بەشێکیان پێچەوانەی ئەو ئەجندان پێیان وایە کە دەبێ خۆیان لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکا یەک بخەن یاخۆ خۆیان ئەداب بکەن تاوەکو لانی کەم ئەو بارە قورسێکە لەسەر ژیانی هاوڵاتیانی عراقی دروست بۆ کەم بێتەوە بۆیە دووبارە سەروەری ئابووری عراق لەژێر دەسەڵاتی خۆی دانیە باشە دکتۆر ینی بەم جۆرە کە بەهای دۆلار بەرز دەبێتەوە لە عێراق تەنها عێراق نییە وڵاتانی دیکەش دەبینین لە سووریا هەیە لە ئێران هەیە لە تورکیا هەیە ئەم دابەزینی بەهای دراوەکەی خۆیان لە بەرامبەر دینار لە بەرامبەر دۆلاردا یعنی ئەمە هیچ زیانێک بە دراوی ئەمریکا ناگەیەنێت و کاریگەریەکەی لەسەر دراوە ڕسمیەکەی ئەمریکا چی دەبێت لەسەر دۆلار چی دەبێت خۆی ئەمریکا لەم ساڵانەی دواییدا ئەمریکا لە ڕێگەی سیاسی دەتوانین بڵێن لە ڕێگەی ئەمنی هەوڵی داوە تەداخلاتەکانی سنووردار بکە بەڵام لە ڕووی ئابووریەوە زیاتر تەداخل دەکات لە کاروباری ئەو ناوچەیە بۆی بتوانێت کۆنتترۆلی ئەو وڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە هەروەکو لە هەواڵەکان ئاماژەت بۆ کرد کە تورکیا یەکێکە لە وڵاتانێکەوە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە جارێکی تر گوێیان بە ڕێنمایی و گوێیان بە یازەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەداوە تووشی کێشەی ئابووری زۆر قوڵ بوونەتەوە ڕێژەی هەڵاوسان زۆر بەرز بووە داهاتی تاکەم بۆ ڕێژەی هەژاری زۆر بووە دراوەکان بەهای خۆی لەدەست داوە بە هەمان شێوە ئەگەر تەماشای ئێران بکەین تەماشای سووریا بکەین بۆیە ئەم وڵاتانە لە کۆتاییدا دەبێت ینی ناڵم خۆیان تەسلیمی سیاسەتی ئەمریکا بکەم بەڵام لانی کەم دەبێت دژاتی ئەو سیاسەتە نەکەن کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەی بۆیە هەر وڵاتی دژاتی سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی ئابووریەوە زیانی زۆری پێدەگات لەوانەیە عراق ناتوانێت کۆمەڵی هەنگاو بنێت چونکە لانی سکیوریتیش دەبێت لە بەرچاو بگیرێ بەڵام لە کۆتاییدا ناشکرێت تەواو پێچەوانەی ئەو هەنگاوانەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناوێتی ئێمە ڕەفتار بکەین واتە سنوورەکان نەهێڵین بە ئارەزووی خۆمان پارە ڕەوانە ئێران بکەین چکە ئەمە وا دەکە کە ئەو سزانێکە لەسەر ئێرانە خاو بێتەوە یاخود ئەو کاریگەریانەی نەمێنێ یاخود ئێران دەتوانێت لە ڕێگەی عراقەوە سزاکانی ئەمریکا بشکێنێ کە بێگومان ئەمەش پەسەندکراونیە لەلایەن وڵاتی ئەمریکا باشە دکتۆر ڕەنگە ڕەوشی عێراق جیاواز بێ لە وڵاتانی دیکە کە بەهای دراوەکەیان دابەزیوە لە ناو خۆی وڵاتەکەیانە بە حکومەوەی عێراق هێدێکێکی باشی دۆلاری هەیە لەگەڵەوەی کە عێراق یەکێکە لە وڵاتانی کە بە شێوەیەکی بەرچاونەوە دەفرۆشە دواتر بە دۆلار دیسانەوە ئەم دراوە دێتەوە ناو وڵاتەکەی بەڵام هۆکار چییە کە عێراق نەیتوانی ڕووبەڕووی ئەم گەر بڵین سزادانی ئەمریکا ئەم قەیرانە نوێی بەرامبەر بە دینارەکەی بەرامبەر بە دراوەکەی نەکرد لە ناو خۆی وڵاتەکەیدا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە خۆی عراق هەر لە دوای 2023 پێش 2023 کێشەی کەرتی بانکی هەبووە واتە ئەو حواڵانەی کە دەکرێت لە ڕێگەی وڵاتی سێهەمەوە دەکرێت لە ڕاستەخۆ لە ڕێگەی عراق بە وڵاتی دووەم ناکرێت بۆی ئەمە خاڵێک یەکێکە لەو خاڵانەی کە عراق نەیتوانیوە کە ینی سەرڕای ئەوەی کە نەوتەکەی بە دۆلار دەفرۆشێ سەرڕای هەموو ئەو دۆلاری کە دێتە ناو عراقەوە بتوانێت سودمەند بێ یاخود بەهای دراوەکەی خۆی بەرز بکاتەوە ئەمە خاڵی دووەم لە بەرژەوەندی حکومەتی دیارە لە ماوەی ڕابردوودا حکومەتی عراقی تەنانەت ویستویەتی کەوا بەهای دینار کەمش بکاتەوە هەروەکو لە حکومەتی ڕابردووی حکومەتەکەی کازمی کە بڕیار دەدا لە 122ەوە بکرێت بە 145 دیارە حکومەتی عراقی خۆی بەشێ بۆ لەم کێشەیە چونکە نەیتوانی موچەی کارمەندەکانی بدا یاخود کێشەی بۆ دروست بە لەوەی کە موچەی کارمەندەکانی بدا بۆیە لە بەرامبەردا پەنای بۆەوە بردووە کە ئەم دۆلارێک کە دێت بە دینار بیدا بە هاوڵاتیەکانی بۆ ئەوەی بتوانێت ئەو لاسەنگیە ڕاست بکاتەوە بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە ئەمە زیانی بۆ خەڵکی دەبێت و لە قازانجی حکومەتدا لەلایەکی ترەوە خاڵێکی ترش کە زۆر گرنگە عراق وەکو باسم کرد وەکو تورکیانە کە ئەو بتوانێت ینی حواڵە دارایەکانی یاخود مامەڵە دارایەکانی تا ڕادەیە سەربەخۆ بێ عراق سەربەخۆ نیە وەکوتم لە ژێر هەژمونی هەم ئێراندایە هەم ئەمریکادایە
بۆیە ئەو تەنانەت ئەو نەوتەی کە دەشی فرۆژە خۆی ئێستا ئێمە کێشەمان نییە لەوەی کە دۆلار هەبێیان نەبێ لە وڵاتەیە یعنی هیچ کێشەیەکی نییە بەهای دینار بە پێچوانەوە بەهای دینار ئێستا کێشەی ئەومان هەیە کە بەهای دینار زۆر بەرزتر بێ لەوەی کە حکومەتی عراقی دایناوە چونکە ئێمە سەرجەم ئەو داهاتێک کە دەستمان دەکەوێت بە دۆلارە هیچی بە دراوێکی تر نییە چونکە ئێمە نەوت دەنێرین و ئەو پارەی کە دەستمان دەکەوێت بۆمان دێتەوە بەڵام ئەو دۆلاری ئێمە مافی ئەومە مافمان هەیە بەڵام دەسەڵاتی ئەومان نییە وەکوتم ئۆسۆرەتیمانێ ئۆسۆرەتی جیاوازە کە تۆ شەرعێتت هەیە کە ئەو چۆن مامەڵی پێوە دەکەی بەڵام دەسەڵاتن نییە کە چۆن مامەڵی پێوە دەکەی بۆی حکومەتی عراقی بێدەسەڵاتە لەوەی کە ئەم پارەی کە هەیە بیخاتە ناو بازارەوە بۆ نمونە ئەگەر حکومەتی عراقی سبەینە 200 میلیۆن دلار ڕۆژانە بخاتە ناو بازارەوە ڕاستەوخۆ ینی بەهای دینار دەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی کە 146ە بۆیە دۆخەکەت چارەسەر دەبێت بەڵام حکومەتی عراقی ئەم پاوەرەی نیە ئەم دەسەڵاتی نییە چکە ئەگەر پێچەوانەی بۆ نمونە ڕاستپاردەکانی بانکی فیدرالی بکە یاخود حکومەتی ئەمریکا ئەو کاتە تووشی ینی سزای تونتر دەبێتەوە و ئەو کاتە لەوانەیە نەتوانێت ئەو پارەی کە نەوتەی کە دەیفرۆشێ ئەو پارەیە بگەڕێنێتەوە عراق چونکە لە کۆتاییدا بەشی لەو پارەیە کە لە ناو عراقدا هەڵ ناگیرێ بەڵکو لە وڵاتانی تر لە وڵاتی دووەمدا پارەی نەوتەکان هەڵدەگیرێ واتە هەموو پارەی ناتە ناو عراق مەترسیەکی تریش هەیە مەترسی سپیکردنەوەی پارە یعنی وەکوتم ئەمە لایەنێک لانی دووەم مەترسی سپیکردنەوەی پارە یاخۆ تۆکاری سپیکردنەوەی پارێکە ئەم دۆخی بۆ ئێمە دروست کردووە یعنی ئەو پارێکە لە عراقدا دێتە ناو عراقەوە جارێکی تر بە شێوازێکی تر دەچێتە دەرەوە ئیتر لە ژێر ناوی جیاوازەوە ئەم دۆلارە دەچێتە دەرەوە بۆیە ڕێژەی گەندەڵی زیاد دەبێت یعنی چەند شەفافێت کەم بووە و گەندەڵی زۆر دەبێت بۆیە ئەمە ڕێگایکە بۆ ئەوە ئێمە گەندەڵەکان کەم بکرێتەوە لانی دۆلاری کە دێتە ناو عێراقەوە لە بڕی پێویستی ناوخۆی عێراق زیاترەوە هەناردە دەکرێت و بڕی ئەو یەدەگیشی کە عێراق زیاترە بەڵێ ئەو دۆلارە زیاترە بەڵام وەکوتم عێراق پاوەری نییە دەسەڵاتی نییە شەرعەتی هەیە بەڵام دەسەڵاتی نییە کە ئەو دۆلارانە بخاتە ناو بازارەوە ئیتر دیارە ئەمە کۆمەڵی هۆکاریە بەشێکی وەیە کە ئەمریکا پێی وە ئەم پارێ دەچێتە وڵاتی ئێران یاخود دەچێتە رووسیا یاخود وڵاتانێک کە گەماڕۆیان لەسرە ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەمش ئەوەیە کە ئەم پارێ سپی دەکرێتەوە واتە لەلایەن بەرپرسانی عراقەوە ئەم دۆلارە دەچێتە دەرەوە چکە لە کۆتاییدا تۆ دینار ناتوانێت بێتە دەرەوە بێتە ناو بە تەنها سپیکردنەوەی ئەو دۆلاری لە ناو عێراق تەنها بۆ ئێران چێت دکتۆر نانە تەنها بۆ ئێران ناچێت بۆ نمونە تۆ ئەسە بتەوێت بەرپرسێوی گەندەڵی بکەیت ئەو پارەیە بتەوێ سپی بکەیتەوە لە ناوخۆدا هەڵ ناگیرێ ناتوانانی هەڵی بگری و ئەگەر کە دەینێریتە دەرەوە دەبێت لە مڵکی پێ بکڕی یاخود بزنسێکی پێ بکەیت یاخود مامەڵەیەکی بازرگانی پێ بکەیت بۆیە مەجبوری ئەو دینارێکە هەیە دەکەیت بە دۆلار و ئەو دۆلارش دەنێریتە دەرەوە ئەمە وا دەکە کە ئەو دۆلارە لە ناوخۆ بڕواتە دەرەوە ینی ئەمە دەبێتە هۆی ڕێگریەک بۆی کە گەندەڵی کەم ببێتەوە ینی سەرڕای ئەوەی کە کۆمەڵێ ڕەهەندی خراپی هەیە کۆمەڵێ دەرهاویشتەی خراپی هەیە بەڵام ئەگەر دۆخەکە بگەڕێتەوە ینی دۆخی ئاسایی خۆی کە 146ە و ئەو ڕێکارانێک کە ئێستا حکومەتی عراقی گرتوێتێ بەردەوام بێ لەسەر ئەو جدیت نەک ئەوەی کە جدێتی پێوە دیار بێ دواتر واز لە ڕێکارەکان بێنێ پێم وایە دەرهاویشتەی باشی دەبێ و لە دوورمەودادا دەبێتەوەی ئەوەی کە ڕێژەی گەندەڵی کەم بێتەوە شەفافێت زیاتر بێ و حاڵاتی عراقیش چیتر لەوە نەترسێت دیاری بە بەهای دراوەکەی باشە دکتۆر چاوەڕێ دەکرێت بەم ڕێکارە نوێ بم گۆڕانکاریە نوێی لە دوای کۆبوونەوەی پارێزگاری بانکی ناوەندی لەگەڵ گەنجینەی ئەمریکایە ینی بەهای دینار لە چەند نابوەستێ ئەگەر وا بڕیار بێت ئەگەر وا بڕیار بێت بەهای دینار بەرز بێتەوە پێم وایە دەگەڕێتەوە 146 ئەو دۆخەی کە پێش بەرزبوونەوەی بەهای دینار دروست بوو دەگەڕێتەوە ئەو دۆخە و حکومەتی عراقی دەسەڵات ینی توانای ئەوەی هەیە کە تەنانەت بەهای دراوەکەی زیاتر بەرز بکاتەوە بۆی ئەمە دەوەستێتە سەر ئابووریناسانی عراق و حکومەتی عراقی چەندە زیرەکانە مامەڵە لەسەر لەگەڵ دۆخەکەیا دەکا و چەندە سەر بەخۆی لە بڕیاردان کە پێم وانە ینی حکومەتی عراقی بتوانێت بە تەواوەتی ئەو بلۆکەی کە هەیە لە نێوان ئێران و عراق دای بنێ پارە بەی شێوێنە چێتە ئەو دی و چکە لە کۆتاییدا بەشێ لە بەرپرسانی عراقی تاوەکو ئێستا ئینتیمان بۆ حکومەتی ئێرانی هەیە و پێم وایە ئەو ینی ئەو گەماڕۆیانە دەشکێنن بەڵام لانی کەم دەکرێت سنووردار بکرێت خۆی ئەمریکا لەمە شتێ دەگا ینی ئەمریکا لە مێژە وڵاتانە سزا دەدا کە مامەڵە لەگەڵ ئێراندا دەکەن بەڵام عراقی وەکو ئەکسپشنال کەیس
تەمەشا کردووە کەسێکی تایبەت تەمەشا کردەوە بۆی ئەو واقعی کە لە عراقدا هەیە بەڵام ئەم واقعە تا کۆتایی بەردەوام نابێ باش ئەم واقعش خاڵی کۆتایی دەبێ نقطەی بۆ دابێت زۆر جوان بابەتەکە و ڕوون کردەوە ئەمە حەزەکەمەوە بکەم بە دوا پرسیار ئەگەر کاتیش مابێ پرسیاری دیکەیش لێ بکەم ئەویش مەترسی لەسەر داڕمانی ئابووری عێراق وەرێنی کوردستان هەیە بەم بەهایی ئێستای دینارەوە ئەگەر بەم شێوەیە بێ مەترسی لەسەر داڕوخانی ئابووری عێراق نییە و بە هەرێمی کوردستانەوە چونکە عێراق لە ئەساسدا کێشەی ئابووری نییە بە پێچەوانە وڵاتێکی زۆر دەوڵەمەندە و هیچ کێشێکی ئابووری نییە تەنها مامەڵەکردن لەگەڵ ئابووری عێراقدا بە شێوازی ئیدارەدانی دارایی عێراق کێشەمان لەگەڵ ئەوەدا هەیە کەمە بابەتێکی سیاسی و پەیوەندی بە سیاسیەکانەوە هەیە ئەگەر سیاسیەکان زیرەک بن ئێمە هیچ کێشێکی ئابووریمان نییە و ئەگەر کێشەی ئابووریش دروست بێ ئەوە کێشەی سیاسی ئەمنیش دروست دەبێت لە کۆتاییدا ئەوە بابەتێکی سیاسی نامێ بچمە سەر ئەو بابەتە بەڵام پێم وایە کە خەڵکی عێراقژەوە قبول ناکە بەڵام بە گۆڕینی حکوومەتەکان جارێکی تر بارودۆخەکە ئاسایی دەبێتەوە بۆیە داتەپینی ئابووری عێراق دروست نابێ بە هیچ شێوەیەک بە بڕوای خۆم بەڵکو کێشەی سیاسی دروست دەبێت و یاخود کاتیە دواتر وەکو خۆی لێ دێتەوە بۆی ئەم بارودۆخە بۆ بینەرانش دەمەیە پێیان بڵێم کە ئەوەی کە ڕوو دەدا هیچ ینی ڕوونکردنەوەی هەڵ ناگرێ و چاوەڕێ بکەن پەلەیان نەبێ مامەڵەکانیان ڕابگرن هەوڵدەن مامەڵەی دراو دینار بۆ دۆلار دۆلار بۆ دینار چونکە هیچ شتێ دیار نیە تەنها بڕیارە سیاسەکان ئەمانەیەک لای دەکاتەوە بەڵام لە کوردمەودا بە بڕوای خۆم تەواو بڕوان بەوەیەکەوە دراوی عراقی باکەی باش دەبێتەوە بۆ ماوەیەکی کاتی دواتر بڕیارە سیاسەکان بڕیار دەدەن کە چی دەگوزێت. دکتۆر زۆر سپاس بۆ شیکردنەوە جوان و وردانە و دیتێڵانی کە باس لێوە کرد لەسەر ئەم ڕۆژە دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەبەست نەوزات کا بە ڕێزیان پرۆفیسۆری یاریدەر و مامۆستای زانکۆ ڕاستەخۆ لە هەولێر و میانمان باندوو نەبی